خێرخوازان وەرنەها نام لە ڕای خوا. ڕزگارم کەن نەجاتم دەن لەو ئاسارە. بابم جابتە منداڵم هەیە کرێتی بەوەزڵام زۆر خراپە. منداڵەکانم هێتیم دەکەون لە ڕای خوا. ئێستاش ئاخر جار کۆتایی هاتێ گوتیلەکانم 4 ساڵ عیلاجم خوارد. لە زۆر دەرگاشمدایە کەس دەرگای لێ نەکردیتمەوە. 20 ساڵە پۆلیسم هەڕەز لە ماندووبوونەکەمان بگرن. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین لە بەردەم ماڵی مەسعود حەسەنین. مەسعود حەسەن پۆلیسە لە قەزای خەبات. ماوەی چەندین ساڵە بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێ. گورچیلەکانی لاواز بووە پێویستی بە زەرعی گورچیلە هەیە. ئەو خاوەنی 7 مناڵە دەیەوێ چارەسەری بۆ بکەن و دەربازی بێ لەو نەخۆشیە. چەندین ساڵە بەهۆی ئەو نەخۆشیەوە دەناڵێنێ. لەگەڵمان بندەستنە لای کاک مەسعود. کاک مەسعود ئەگەر باسی سەرەتای نەخۆشیەکەی خۆتمان بۆ بکەیت چۆن بوو باسیکەی؟ خێر بێن برا، من ماوەی 4 ساڵە نەخۆشی گوتیلەم هەیە. ئێستاش ئاخر جار کۆتایی هاتێ گوتیلەکانم 4 ساڵ عیلاجم خوارد. دکتۆر گوتی ئاخری جارە و کریاتینم بەرزە. گوتیلەکانم کۆتایە پێهاتووە هەردوو گوتیلە. داوا لە کەناڵەکەی ئێوە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەی ئێوە داوا لە خێرخوازان خوددا پێداوان دەکەم یارمەتیم بکەن. کرێچیمە پۆلیسم 20 ساڵە پۆلیسم لە زۆر دەرگاشمدایە کەس دەرگای لێ نەکردیتمەوە. 20 ساڵە پۆلیسم شەڕی داعشم هەموو کردیە. 20 ساڵە پۆلیسم بەڕاستی ئەڵەقەن تۆزە ڕێز لە ماندووبوونەکەمان بگرن، ڕێز لە ئەرکەکەمان بگرن. ئەو ماندووبوونەی ئێمە کردمانە لە زۆر دەرگامدایە کەس دەرکام لێ ناکاتەوە. من 6 ملیۆن 7 ملیۆن لەکوێ بینم؟ نەخۆشی دکتۆر سەفامە. ئێستاش مۆڵەتی پێدامە ئەو ئەوراقەکانمە مۆڵەتی پێدامە کەمتر مانگێک بتوانی گوتیلەکانم بگۆڕم. نیمە پارەم نییە. داوا یەکەم لە خوای گەورە دەکەم، خوای گەورە شفامان بدا. دوو داوا لە خێرخوازان خوددا پێداوان. منداڵم هەیە کرێتی بەوەزڵام زۆر خراپە. لە ڕای خوا منداڵەکانم هێتیم دەکەون لە ڕای خوا. خێرخوازان وەرنەها نام لە ڕای خوا. منداڵی گچکەم هەیە شیرخۆرم هەیە. کرێتی مەوەزڵام زۆر خراپە. تکایە ڕزگارم کەن نەجاتم دەن لەو ئاسارە. شەو ڕۆژ بە ئازارەوە دەناڵێنم. تکایە هاوکاریم کەن خوددا پێداوان. ڕێگای و کەناڵە بەڕێزش ناوەلام کەسێکی دەکەم یارمەتیم بکەن. خوددا خێرتان بنووسێ، خوددا پاداشتان بداتەوە. داواکەم یەک پەیامم هەیە لە هاوڵاتیانی خۆشەویست لە قەزای خەبات و ناوچەکانی لە کوردستان داواکەم. ئەمە خاڵمە وەزی زۆر فەریشانە بەڕاستی هەردوو کلیەکانی لەدەستداوە. ئێمە دەبێت زەرعی بۆ بکەین. بەڕاستی ئەو پارەیەش پەیدا ناکرێت، پارێکی زۆرە. لە کۆتاییدا لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ سەرۆک بارزانی کاک مەسعود، سڵاو ڕێزمێن بۆ کاک مەسعود بارزانی کەمە خەباتێکی گەلێ زۆری هەیە. شەڕی داعشی کردووە، پێشمەرگە بووە، ئێستا پۆلیسە، کات خۆی زۆر ماندوو بووە. ئێستا گەیشتوتە ئەم حاڵەتە داواتان لێکن بگەنە هانامانە وەزعمان زۆر شڕە. داوا لە سەرۆک بارزانیەکەم لە کاک مەسعود بارزانی بە هاناماونەوە بێت.
داوایە کدەیە لە خەڵکی لە حکوومەت دێتم بابم چاوتەوە حالك يعني خطري دێتم بابم چاوتەوە داوا دەکەی خێرخوازان حکوومەت هەموو بێن هاوکاریتان بکەن بەڵێ چیان پێ دەڵێ لێرۆ دەڵێن بابم چاکەنەوە گوناحاوە نەگیری نا چ دەیە بڵێ لەو خەڵکی ئەوتمەوەی بابم چاوتەوە بەس ساب بتەوە هیچی دیتان نایە بەس پارەی کۆکەنەوەلۆی هەتای لۆ کلیەیە هیچی دیتان نایە بەس بابت ساق و سەلامەت بی ئیشەڵا چا دەبتەوە بابت باشە ئیشەڵا مەگیرێ باشە بەس شش منداڵمەیە تەمەنیان چەندە منداڵەکانم دوانیان شیرخۆرن ئەوکانی دیکەش 4 و 15 و 13 و دکتۆرەکان چی دەڵێن دکتۆرەکان هیچ عملێتەوە و دەڵێ دەبی بچی گوچیلە بکڕی منیش توانای گوچیلە کڕینم نییە توانای دکتۆرم نییە من 6 ملیۆن لە چێ بینم 6 ملیۆن لە چێ بینم برا دکتۆرەکان دەڵێن دەبێت کەمترین ماوەت و گوچیلەکەت بگۆڕی ئەگەرنە ژیانت لە مەترسیدایە ماوەیەکی کەمت لە بەردەستە بەڵێ کەمتر لە مانگێکی دایتمەیە ئەوەش تەقریرەکانمەوە ئەوی تەقریری دکتۆر سەفایە ئەو هەم دکتۆری ئین دکتۆرە هەم تەقریرە هەتا لە تەقریدەکەش نووسیتی بۆ لاینی پەیوەندیاریش نووسیتی ئەنی وەزعی مادیم زۆر خراپە تکایە هاوکاریم بکەن تکای خێرخوازان لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتان هاوکاریم بکەن ژیانم لە مەترسیە 6 منداڵمیە کرێچیمە وەزعی داراییم زۆر خراپە ڕەحمەتە داک و بابی هەموو لایگەوەی بە 1000 دیناریش هاوکاریم دەکا من مەمنونی دەبم هەردوو گورچی لە لاواز بووە بەڵێ هەردووچیتی کۆتایی پێ هاتووە دکتۆر دەڵێ دەبێ بۆت بچینمەوە گوچی لە بۆ کڕی منش ئەو توانایم نییە بەڕاستی باری داراییم زۆر خراپە پۆلیسم 20 ساڵە دەوام دەکەم هیچ شوێنێک هاوکاری نەکرام لە دایرەکەی خۆشم هاوکاریان نەکردمە داوا لە کاک مەسعود دەکەم بە خۆشم ناو مەسعودە داوا لە کاک مەسعود کاک مەسرور دەکەم بکەنە ڕای خوا بێنە هاوارم من برایەکشم شەیدە لەگەڵ کاک وەجی بارزانی بووە کاتی ڕوخانی سەدام حوسێن برایەکەم لەگە کاک وەجی بووە بریندار بووە بەڵام برایەکەشم ئەویش وەفاتی کردێ نمایە ئێستا کاو برایە من داوا لە سەرۆک دەکەم داوا لە کاک مەسرور دەکەم بێنە سەرخەت هاوکاریم بکەن تێوتوی پارەی ئەمەلیاتەکەم گەلە زۆرە توانای مادیم نییە تکای هاوکاریم بکەن تکایە ماوەی ساڵێکە 5 خانیم کردووە لەم خانێ بۆ ئەم خانیە لەم خانێ بۆ ئەو خانیە معاشەکەش نەبووە قەردار بیتمەوە لەسەری وەزعی داراییم زۆر خراپە من نەخۆشە شاتە سەری شکرم لە خوای گەورە منی بەسەر کردووە زۆر شکرم سەردانی بەڕێوبەراتی پۆلیست کردووە شوێنی داوامی خۆت بەڵێ هەموو ئاگادارن بەڵێ هەموو ئاگادارن هەمویان شم ئاگادار کردیتەوە بەڵام هیچم بۆ ناکەن بەڕاستی یعنی دەبی من هەڕێسێک لە خزمەتەکەم بگرن 20 ساڵە دەوام دەکەم کارمەندی ئەوانم 20 ساڵە شەو نخۆنیم کردیە 20 ساڵە ئەرک و ماندوو بنیێکی زۆرم دیتە کارمەندێکی چالاکشم دایرەکەم شایەدە دەتوانی شایەدیم لەسەر بدە کارمەندێکی تا بڵێ چالاکم هەزاران چالاکیم هەبووە بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان ژیانی مەسعود حەسەنە بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێ دکتۆرەکان ماوەیەکی کەمیان بۆی داناوە ئەو لە ڕێگای پایتەخت میدیاوە داوا دەکە هەرچی زووە بەهانایەوە بێن دەڵێ لەبەر خاتری من نا بەڵکو لەبەر خاتری منداڵەکانم کە دوو لە منداڵەکانی شیرەخۆرە نەهێشتا بە هاوکاری مۆرن بۆیە پایتەخت میدیاش بەڵاوی دەکاتەوە داوا دەکە هەرچی زووە فریای کاک مەسعود بکەون چونکە ئەو ماوەی 20 ساڵە پۆلیسە و خزمەتی ئەم وڵاتەی کردووە